ڕیتا ڕیتا وەرەلام بێت تۆ تاریکە دنیام ڕیتا ڕیتا وەرەلام بێت تۆ تاریکە دنیا. چیرۆکیم جارەمان دەربارەی گۆرانیەکە کە زوو چۆ ناو خەڵکەوە و دەنگدانەوەیەکی زۆریشی بە دوای خۆی داهێنا بەهۆی ئەوەی بەشێک لە خەڵکی پێیان وا بوو ئەم گۆرانیە سەرپای ڕەگەزپەرستیە و دژی ڕەشپێستەکانە بەشێکی تریش وەک گۆرانێکی ئاسایی و ڕۆمانسی دەیانبینی. ئەم گۆرانیە بە دەنگی هونەرمەند ڕۆژکەریم لە ساڵی 2004 لە ئەلبومی نیگا بڵاو بووەوە. ڕۆژکەریم لە کلیپەکەیدا بە کچێکەڵێت تۆ پێزڕەشی تۆ قولەڕەشی قەیناکە بەدەست خۆم نییە دڵم بۆت سوتاوە. تۆ پێزڕەشی تۆ قولەڕەشی قەتباریشی قەیناکە. بەڵام چیرۆکی دواوی بەرهەمەکە هی هونەرمەند ڕۆژکەریم نییە بەڵکو خاوەندارێتەکەی و تێکست و ئاوازەکەی هی هونەرمەند نەریمان بابانە. ئەگەرچی هونەرمەند نەریمان بابان دەربارەی گۆرانیەکە قسەی نەکردووە بەڵام ڕۆژکەری مەڵێت ڕیتا هاوڕێی نەریمان بابان بوو و چیرۆکەکەی پەیوەندی بە ئەوە هەیە و لەو بپرسن. ئەوەی گرنگە لە کۆتایی کلیپەکە ڕۆژکەریم لە ڕێگای گوڵێک و نامەیەکەوە دڵی ڕیتا بەدەست دەهێنێت و سووتانی دڵی دادەمرکێنێتەوە. تۆ پێزڕەشی تۆ قولەڕەشی قەتباریشی قەیناکە.